سڵاوی هەواڵمان جەلال و مەکتەبی سیاسیمان پێڕاگەیاندن زۆرن ئەو پیاوانەی کە مێژوو لە ئاز خەبات و بەرخودان و بوێریاندا دەوەستێت. یەکێکیش لەو کەسایەتی و خاوەن قەڵەم و پێشمەرگە و تێکۆشەرانە دکتۆر ئەبوو بەکر خۆشناوە کە تەمەنی گەنجێتی خۆی کردە قوربانی بۆ خاک و نیشتیمان و قەڵەم و ڕێبازە نەمرەکەی مام. شاعیرێک کە لە شار بەسەرکی شعر مەقاوەمەی دەکرد، بەسەرکی شعر هوشیاری ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵاو دەکردەوە و ڕەفزی داو دەستگاکانی ڕژێمی عێراقی دەکرد. بێباکانە لە مردن ئەم جارە لە ڕێی کلاشینکۆفەکەیەوە پەیوەندی بە شۆڕشەوە کرد و سینگی خۆیدایە بەرگولە لە چەندین شەڕیش بەشداری بوو. من لێرەوە بە گەنجەکانی ئێستا دەڵێم ئەگەر ماندووبوون و فیداکاری و خەباتی خەڵکانی وەکو خۆشنا و هەزاران کەسی وەکو خۆشناو نەبووە ئەم وەزەی ئێستا هەروە لە خۆیەوە نەداهاتە پێشەوە. یەکێ لە سەروەریەکانی گەنجەکانی سەردەمی ئێمەمانان، یەکێ لە سەروەریەکانی سەرکردایەتی شۆڕش و پێشمەرگە بە هەموو حیزبەکانەوە ئەو سەروەریان بۆ دەگەڕێتەوە کە تاکە سەرکردن لە مێژووی حرەکەی وەتنی کوردیە توانیویانە دەستکەوتەکانیان لە بەرچاو بێ. لێرەوە سەرمدا دەنەوێنم بۆ گیانی پاچی خۆشنا و خەڵکانی وەکو خۆشنا و کە جوندی مەسئول بوون، کە سەربازی ون بوون، کە فیداکار بوون، کە بەردی بناغەی ئەم ئەزمونەیان داڕشتووە. بەکر خۆشناو یەکێ لە شۆڕە سوارەکانی کوردایەتی بوو لە مەیدانی سیاسەت، لە مەیدانی ئەدەب، لە بزوتنەوەی لاوان، لە بزوتنەوەی خوێندکاران، لە ڕێکخستن. یەکێک بوو لە کادرە هەڵکەوتۆکانی خۆشناوەتی. ئەوە نەبوو زوو لە بەرەوەی ئەندامی سەرکردایەتی یەکێتیە، لە بەرەوەی لە دامەزراوێکی گرنگ و ئۆرگانێکی گرنگی یەکێتی کار دەکا ڕەفیقەکانی بگۆڕی بوونجێ بەڵکو لەگەر هەما ئەو ڕەفیق و دۆستانە و ئەتوانین لێرە بڵێن کاگە ئەو بەکر خۆشناو یەکێک بوو لە کادیرەکانی کە دەور و تاسیری هەبوو لەسەر ژمارەیەک لەو کادیرانەی ئێستا لە ناو ڕیزەکانی ڕێکخستنن و بە دڵنیاییەوە دڵە گەورەکەی زوو لە لێدان کەوت کە هێشتا زۆری ئیژما بوو، زۆری ببەرەوە مابوو، دەیتوانی زۆر ئەو کە بەڵام دڵنیا بێ لەوەی کە ڕەفیقەکانی نەوەکانی لەسەر هەمان ڕێباز بەردەوامن. مام ڕێبەر و ڕابەری هەمووان هەمیشە دەیوت ئەوانەی خاوەن قەڵەمی ڕاستبێژن خەبات دەکەن ئازادی لە خوێنیاندایە، دوای مردنیشان وەک سمبول و ڕەمزی خاک و نیشتیمان و گەلەکەیان دەبنە وێردی سەر زوبانی هەمووان. دکتۆر ئەبوو بەکر خۆشناویش یەکێک بوو لەو سەرکردانەی هاوڕێی مام لە هەمان خوێندنگە پەروەردە ببوو، بۆیە مام وەک سەربازی ون ناوی دەبرد. لە دوای 9 ساڵ ماڵ ئاواییشیدا نووسین و کتێب و وتارەکانی بوونەتە سەرچاوەی زانیاری و توێژینەوە و خوێندنەوە. لە ساڵیادی کۆچی دوایی ئەم سەرکردەدا خانەوادە و نەوەکانی شانازی بە ڕابردووی باوکیان دەکەن، بەڵێن دووپات دەکەنەوە، ڕێچکە و ڕێگاوی باوکیان بەرنەدەن، هەر لەو پێناوەشدا درێژە بە کاروانەکەی باوکیان بدەن. ئێمە وەکو بنەماڵەی دکتۆر بەکر خۆشناو زۆر سەربەرزین بە باوکمان. ئێمە کە دەچینە هەر کۆڕکۆ بوونەوەیەک، هەر دەچینە هەر مەجلیسێک، زۆر بە باشە بە چاکە وەسفی باوکم دەکەن. ئەوە بۆ ئێمە ئەو پەڕی سەربەرزی و شانازیە بۆ بنەماڵەکەمان. باوکم یعنی گەنج بوو، بەتەمەن نەبوو، بەڵام زوو ماڵاوای لێکردین و لە ئێمە نەڕۆی بەس بەتەنیا، بەڵکو لە تەواوی بنەماڵەکەمان و یەکێتی نیشتمانی کوردستان و نووسەران و ئەدیبان و گشت میلەتی کورد ڕۆی. باوکم بەرجی نامیلکەکە نەخشەی کێشا بوو، ئاماژەی بە کوردستان کردو، مەبەستی لەوە کوردستان بوو. ئیتر ئەو نامیلکەیە زۆر دەنجی داوە، یەکسەر ئەو کاتی کەشف بوو، یعنی حکوومەت بە شوێنیا ئەگەڕا، چونکە ئەمە دەیزانیم مەبەستی میلەتەکەیەتی. سەرکردەی کۆچ کرد و ئەبوو بەکر خۆشناو
لەبەر لێهاتووی و شارەزایی لە بواری سیاسی و سەربازی لە تەمەنی پێشمەرگایەتیدا وێڕای چەند جار بریندار بوون هاوکات چەندین پلە و پۆستی سەربازی پێدراوە. هەر ئەم دڵسۆزی وەفایەش وای کرد دوایین پلەی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ. بەڵام مەخابن ئەسەف نەخۆشکەوتن مەودای زیاتری نەدا بەردەوامی بە خەبات و سیاسەت و بیری ڕۆشنبیری و کۆمەڵایەتەکەی بدات. هەر بۆیە لە 25 حوتی 2011 دڵە گەورەکەی لە لێدان کەوت بە یەکجاری ماڵاوێیی لە هاوڕێ و هاوسەنگەرەکانی و یەکێتی و خانەوادەی دەکا لە دوای خۆشیدا مێژوەکی پڕ شانازی و سەروەری بۆ خانەوادە و گەلەکەی بەجێ دێڵێ. هەریادکەریم گەلی کوردستان هەولێر.